بەنای خۆی بەخشندە و میهرەبان ئەمڕۆ خۆم بە خۆشحاڵ دەزانم کە توانیم جارێککە بێمەوە وڵاتان. حەزم کرد ئەوڕۆ هەندێک پۆستی خۆم شی بکەمەوە کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کردبووم. یەکەم پۆستمەوە بوو کە نووسیبووم سێ یاسا بۆ کەسایەتی بەهێز. ئەم بابەتە لە ڕاستیدا زۆر قوڵە. بە سەیری یاسایەکان بکەین. یاسای یەکەم هەرگیز خۆت لاواز نیشان مەدە. دووەم هەرگیز خۆت ڕوون مەکەوە. سێم هەرگیز خۆت بەکەم مەزانە. سەرەتا حەز دەکەم تێبینێت چ خۆم بدەم لە هەریەک لەم یاسایانە. یەکەم مەبەستم ئەوەیە هەرگیز خۆت لاواز نیشان مەدە چییە؟ مەبەستم ئەوەیە لە هەندێک کاتدا تۆ نابێت خۆت لاواز دەربخەی لەبەر ئەوەی ڕەنگە بەرامبەر استیغلال بکە، ڕەنگە لە بۆ شوێنەکە نەگونجێ. و لێرەدا خاڵێکی گرنگ هەیە، ئەویش ئەوەیە کە ئاسایی هەندێک جار خۆت لاواز پیشاندێ بۆ کەسانێک کە خۆشت دەوێت یاخود ئەو کەسانێک کە دەزانی ڕێز دەگرن، ڕێزە لاوازیەکەت دەگرن. و هەروەها خاڵی دووەم هەرگیز خۆت ڕوون مەکەوە. لێرە مەبەستم چییە؟ هەندێک کات تۆ لە دیبەیتێکی یان لە گفتگوویەکی تۆ خۆت زۆر ڕوون دەکەیت و وا دەزانی ئەگەر ڕوونکردنەوە بدەی کەسەکە گوێ دەگرێت یاخود شتەکە سەر دەگرێت، بەڵام نەخێر. شتەکە ئەو کەسە یاخود ئەو دۆخە لەوانەیە پێویستی بە ڕوونکردنەوەی تۆ نەبێت، چونکە ئەو گرنگی نادا بە ڕوونکردنەوەکە یاخود دیبەیتەکە گرنگی نادا بە ڕوونکردنەوەکەت. لەبەر ئەوە هەرگیز خۆت ڕوون مەکەوە. یاسای سێم هەرگیز خۆت بەکەم مەزانە. مەبەست چییە؟ ئەمە شتێکی ڕوونە، شتێکی زۆر بەربڵاوە کەوا تاک نابێت هەرگیز یعنی خۆی بەکەم بزانێت، دەبێ ورەی بەرز بێت. وا بزانمەوە خاڵا ڕوونە. و لێرەدا کەسایەتی بەهێز زۆر گرنگە بۆ ئێمە ئەم چەمکە. کەسایەتی بەهێز تۆ وەکو تاکێک پێویستە کەسایەتێکی بەهێز دە بۆ خۆت دابین بکەی، چونکە لە ژیاندا ئەوەی هەیە ئەوەی دەمێنێتەوە تەنها خۆتی. مەبەستم ئەوەیە کە لە ژیانی ڕۆژانەدا ئەو کەسێک کە زیاتر لەگەڵی بریتە لە خۆت. و ئێستا ئێمە چینە سەر پۆستێکی دیکە کە ئەوەشم پۆست کرد بوو، سێ یاسای گرنگی سەرکەوتن. مەبەستمان چیە لێرەدا؟ یەکەم ئامانجە. تۆ دەبێ ئامانجێک هەبێ کەوا ڕوون بێت. تۆ ناتوانی بەبێ ئامانج سەر بکەوی، بەبێ ئامانج بگەی بە شتێک. واتە ئامانج دیاریکردنی ئەو تشتێک کە دەتەوێت زۆر گرنگە، یاخود دانانی پلانی کە لە دوای بەدەستێنانی شتەکە. بۆ نمونە ئەگەر شتەکەش نەبوو باک ئەپێک هەبێت، پلان بیەک هەبێت، ئەوە گەلێک چاکە. و گونجان مەبەستم ئەوەیە کەوا خۆت بگونجێنی لەگەڵ هەموو شوێنێک، هەموو دەرفەتێک، هەموو کاتێک، لە کاتە سەختەکان، لە کاتە خۆشەکان. خۆ گونجاندن زۆر گرنگە، چونکە مرۆڤ سروشتی مرۆڤ وایە کە بەوە ناسراوە کە خۆی دەگونجێنی لەگەڵ هەموو شتێک. لە نێو زانستدا خۆی دەگونجێنی لەگەڵ هەموو شتێکدا، لەگەڵ هەموو دۆخێکدا، بە ناخۆشەکان تێپەڕدەبێ بە خۆشیەکان. و هەروەها سێم خۆڕاگریە. خۆڕاگری واتە نەوەستان، واتە تۆ دەبێ بەردەوامبی لە شتێک. بۆ منە تۆ دەستت بە کارێک کردووە، دەستت بە پەرەپێدانێکی مرۆیی خۆت کردووە، تۆ نابێت لێی بوەستی، چونکە ئەگەر لێی بوەستیەوە واتە تۆ دۆڕاوی. و هەروەها تەنانەت هۆشیشت بە خراپ مامەڵە لەگەڵ دەکاتەوە و خودی خۆت بە نەزان دەبینیەوە. و پۆستێکی دیکەم بەرزبوونەوە بۆ سەرکەوتن بوو. ئەوە خاڵی یەکەم ڕوونمان کردەوە، دانانی ئامانجی ڕوونە. دەبێت ئامانجێک هەبێ کەوا ڕوون بێت، چونکە ئامانجی ناڕوون چی لێ دەکات؟ هەمیشە ئامانجی ناڕوون تۆ دەدۆڕێنێت، دووا لێ دەکات تۆ شکست بهێنی، و ئێمە ئەومان ناوێت. دووەم ڕۆژانە بەردەوام بەلەی. ئەوە هەر دەکرێتەوە خاڵی سێمی ڕابردوو کە باس بکرد. تۆ دەبێت بەردەوامبی لە شتەکە. ئینجا هەر شتێک پێ بۆ نمونە تۆ کەسێکی دینداری دەبێت بەردەوامبی لە دینەکەت، تۆ کەسێکی خوێنەری دەی بەردەوامبی لە خوێنەکە، تۆ دکتۆری، تۆ هەر پیشێک تێ بەردەوامیە زۆر گرنگەلی، بەڵام ئەگەر خودی پیشەکە باش بێت. خاڵی سێمیش فێربوون، خۆگونجاندن دووبارەکردنەوە. فێربوون خاڵێکی زۆر گرنگە لە ژیانی مرۆڤدا، چونکە تۆ بە فێربوون دەگەیتە ئەو شتانەی کە دەتەوێت. و بزانە هەر شتێک کە لە ژیاندا دەتەوێت، پارەیە، خۆشیە، هەر شتێکە، هەر ئاواتێک تێ، ئەو بزانە ئەو شتە بە فێربوون دێ، بەبێ فێربوون ناگەی بە هیچ. کەواتە فێربوون خاڵێکی زۆر زۆر گرنگە، خاڵێکی ڕئیسیە. تێبینی خۆت بە کەسانی سەرکەوتوو ببەستەوە،
لێرەدا مەبەستم ئەوەیە تو هەمیشە پێویستە لەگەڵ کەسانێک بیکەوە پۆزەتیڤن، پێویستە لەگەڵ کەسانێک بیکەوە وزەی ئەرێنی کەوا چاکە باشە دەبەخشنەوە پێت. تۆ ناکرێت لەگەڵ کەسانێک بیکەوە خراپن یاخون نەرێنینە وە دوایە بیر بکەوە کەوا لەبەرچی ژیانت خراپە. هەڵبەتە لەبەر ئەوەیە ژیان خراپە چونکە تۆ لەگەڵ کەسانی خراپدای، هاوڕێی خراپ، کەسێک خراپ، هەر کەسێک کەوا سوودی بۆ خۆت نەبوو ئەوە بەخراپ هەژمار دەکرێت. چونکە بزانە کەسێک کە مەسلحەتی چاکەی تۆی نەویست ئەو واتە ئەو کەسە خراپە. بۆ نمونە تۆ کارێکی خراپ دەکەی ئەو کەسەی لەگەڵتە ئەگەر ببینێت قسە نەکە ئەو واتە تۆ بەرەو کەوتن دەڕۆی، واتە تۆ لێرەدا ئەم هاوڕێی خۆت پشتی لێکردی. لەبەر ئەوە لە ئێستادا لە 2024 بەرەو سەرەوە گرنگترین خاڵ ئەوەیە لەگەڵ هۆزێکی باش بی خۆت و هۆزەکەت. لێرەدا هۆز مەبەستم چییە؟ واتە خۆت دەوری کۆمەڵە کەسانێک بدەکەوە باش بن، کۆمەڵ کەسانێک کەوا چاک بن و کەسانێک بن کەوا هەوڵ بدەن. و هەندێک جارە و قسە شەیە کە دەڵێن تۆ ئەو بابەتە لە پەرەپێناوی مرۆیی هەیە کە دەڵێن لەگەڵ کەسانێک بە کە لە خۆت زیرەکتر بن، کە لە خۆت دەوڵەمەندتر بن. ئەوە هەموو کاتێک مەرز نییە. تۆ دەبێت زیاتر لەگەڵ کەسانێبی کەوا چاک بن، کەوا باش بن، نەک زیرەک و دەوڵەمەندی. چونکە زیرەکی زۆرجار کێشە بۆ تۆ دروست دەکا. دەبێت لۆش ئاگدار بین. بۆ نمونە کەسێک لە خۆ زیرەکتر بێت لەوانێت و هەمیشە لەگەڵی بدۆڕێ، هەمیشە لەگەڵی ڕابوەستەی وە هەمیشە نەگەی تێیز لەگەڵی، چونکە دەڵێ هەر ئەوە لە من زیرەکترە، هەر ئەوە لە من ئەوەترا، یانی هیچ کاتە چ خۆشی لەگەڵ بەسە نابێ. دەوڵەمەندیەکەش بە هەمان شێوەیە. ئەمە دەرسێکە لە هاوڕێیەتی. تۆ دەبێ هاوڕێیەکی چاکتە بێت، تۆ دەبێت کەسێکی باشتە بێ بۆ ئەوەی خۆزەکەت پەرە پێ بدا، بۆ ئەوەی تێزی خۆت وەکو تاکێک پەرە پێ بدا. و لێرەدا ئێمە کۆتاییمان بەم سێ پۆستە جوانە و بەهێزە هینا. بەڕاستی ئەم سێ پۆستە کۆمەڵی گوتاری زۆر جوان بوون و تاک بۆ ئەوەی گەشە بکە، بۆ ئەوەی پەرە بەخۆی بدا پێویستە بەردەوام پۆستی وها بخوێنێتەوە، چونکە ئەم پۆستانە ورەیەک دەبەخشێ، وزەیەک دەبەخشێ بە تاک بۆ ئەوەی بەردەوام بێت لە ژیانی خۆی. چونکە لە ئێستادا دەزانی وزەی نەرێنی زۆرە، بیرۆکەی نەرێنی زۆرە، کرداری خراپ زۆرە، شتی خراپ زۆرە، کەواتە ئێمە پێویستە هەتا پێمان بکرێت چاکە بڵاوکەینەوە، باشە بڵاوکەینەوە، ئاشتیەکی سوودگەرایی چاک بڵاو بکەینەوە، نەک ئاشتیەکی هاکەزایی لە خۆڕایی بەبێ بیرکردنەوە. بیرکردنەوەش ئینشەئەڵڵا لە بابەتەکانی داهاتوو دێنە سەری چۆن بیرکردنەوە بەکار بهێنین بۆ ئەوەی بەرەو سەرکەوتنت ببا، بۆ ئەوەی بەرەو باشترت ببا، چونکە بیرکردنەوەش جۆری زۆرە. و بەڕاستی زۆر سپاسی گوێگرتتان دەکەم. هەتا دیدارێکی دیکە بە خواتان دەست پێرم و خواتان لەگەڵ.